هێزێکی ئیسلامی بە ناوی لەشکری ئیسلامی دروستە بێت یەکێتی لە ناوێەوە بەڵام یەکێتی بۆچی بزن و ئیسلامی لە ناو نەبرد لەشکری ئیسلامی هیچ عەقیدە و پەیڕۆ و پرۆگرامی کۆی نەکردبوونەوە لەبەرەوە بەس ینی مختەرەق بوون لە زۆر شوێن و لەمنا لەولا زیاتر پەیوەندی بە لیبیاوە هەبوو لیبیا لە ڕێگەی لەشکری ئیسلامیەوە چەک و جبەخانی مەسەلانە ڕەوانەی هێزێکی ترەکرد ڕوودا و مێژوو لەگەڵ عیرفان عەلی عەبدولعەزیز ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی کوردستان لە ئەنجامی کۆبوونەوەیەک لە ساڵانی 1970 بە بڕیارێک مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز لە ڕێبەرایەتی بزوتنەوە لە ئادرێت دادانی جەنای مامە عوسمان حقت ئەوە لە ناو بزوتنەوە ئیسلامیان کوت لە بازی هەبوو بە یەک ڕەئی جەنای مامە عوسمانم ینی دەنگی پێویستی نەهێنایە بۆ ئەوەی ببێتە ڕابەر ئەوترێ و شەڕی کە مامۆستا مەلا عوسمانی تا دەستگیر کرا دەوترێت لەم شەڕای خیانەت لە مامۆستا مەلا عوسمان کراوە ڕوودا و مێژوو بەشی دووەم شەوی سێشەممە کاتژمێر 9:05